سڵاوتان لێبێ خۆشەویستان. ڕووپۆشی زەریای هێمن یەکێکە لە شوێنە پڕنهێنیەکانی جیهان و سەرڕای چەندین لێکۆڵینەوە هەوڵدان بۆ دۆزینەوەی قوڵاییەکانی، بەڵام سەرکەوتوو بووە لە شاردنەوەی زۆر شت تا ئێستا. ئەمڕۆ لەم ڤیدیۆیەدا سێرترین دۆزینەوەکانی زانایان لە قوڵاییەکانی زەریای هێمن پیشان دەدەین و تا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵمان بمێنەرەوە. بەڵام پێشەوەی دەست پێ بکەین بیرتان نەچێ لایکی ڤیدیۆکەمان بکەن ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو و هەروەها سبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. دەرگە ئۆتۆماتیکیەکان شوێنەواری دەرگاکان لە شارستانێتە کۆنەکاندا بایەخێکی زۆری بەدەستێناوە، بە تایبەتی لای یۆنانیەکان و ڕۆمانیەکان و لە باڵەخانە و تەلارسازیە کۆنەکاندا گرنگی زۆریان هەبووە و گرنگترین زانای ئەم بابەتە هێرۆنی ئەسکەندەریە کە زانای بیرکاری و میکانیکی بووە کە لە سەدەی یەکەمی زاینی داژیاوە، بە تایبەتی حەزی لە جێبەجێکردنی بنەماکانی بیرکاری بوو، ئەویش بۆ جێبەجێکردنی بیرۆکەی ئەو دەرگایانەی کە خۆیان دەکرێنەوە. ئەو دەرگایانەش ئەوانن کە ئێستا پێیان دەوترێت دەرگای ئۆتۆماتیکی. ئەمە ژواتە ئەم زۆرە دەرگایە لە ڕابردوودا دەرکەوتووە و پەیوەندیەکی نزیکشی بە میراتی زانستی و تەلارسازی کۆنی ئەسکەندەریەوە هەیە کە کاریگەریەکانی بە درێژای سەردەمەکان تا سەردەمی ئێستامان درێژ دەبێتەوە. شاکاری میکانیکی لەناو کۆمەڵە شوێنەوارەکانی مۆزەخانەی نیشتیمانی مێژووی ئەمریکا لە واشنگتن پەیکەرێکی کۆنی دەروێشێک هەیە، بەڵام ئەوە نییە کە ڕەنگە بە خەیاڵتدا بێ، بەڵکو پەیکەرێکی دەگمەنە کە لە ڕۆبۆتێکی خۆکار دەچێت کە میکانیزمەکەی بە تەواوی لە ناو جستەیدا شاردراوەتەوە. ئەم پەیکەرە شتێکی سەرسوڕهێنەرە چونکە دەتوانێت بڕوات و بەدەستی چەپی لە سنگی بدات و بەرزی بکاتەوە و خاسێکی بچووکی دار و تەسبیحێک بەدەستی چەپی هەڵدەگرێت، هەروەها سەری دەسوڕێنێتەوە و چاوەکانی و لێوەکانشی دەجوڵێن، بەڵام بە بێدەنگی. ئەمە جوانیشان دەدا کە دوعا دەکا. زانراوە کە ئەم سەرسوڕهێنەرە لە سەدەی 16هەمدا دروستکراوە و لە ساڵی 1970 لە جنێفەوە گەیشتۆتە پایتەختی ئەمریکا. پەیکەرەکە لە دار و ئاسن دروست کراوە و دوای زیاتر لە 400دا دەجوڵێ و بە دڵنیاییەوە نازانرێ مێژووی دروستکردنی ئەم شاکارە بۆکەی دەگەڕێتەوە. هەروەها هۆکاری دروستکردنیشی چییە؟ ستونی ئاسنی نهێنی. ستونی ئاسنی قوتوب منار وەک هەندێک جار ئاماژەی پێدەکرێت. بەرزێکەی 7.21 مەتر و تیرەکەشی 41 سانتیمەتر و کێششی 6 تۆنە. پێدەسێت لە سەردەمی چاندرا گوپتای دووەمدا دروست کرابێ کە یەکێکە لە بەهێزترین ئیمپراتۆرەکانی ئیمپراتۆریەتی گوپتا. هەرچەندە ئاسنەکە کاتێکی زۆری لە دەرەوە بەسەر بردووە، بەڵام ستونی قوتوب منار هیچ نیشانەیەکی زیان گەیاندن بە ژەنگ نیشان نادا. هەر بۆیە دەیان ساڵە زانایان و کانزاکاران لە سەرانسەری جیهانەوە قسە و باسییان لەسەر تایبەتمەندیەکانی ئەم سەرسوڕێنەرە نائاساییە کردووە، بەڵام هێشتا نهێنیەکەی نەزانراوە. بەڵام سەردەمێک هەبوو زۆر کەس پێیان وابوو کە شەفتە پۆڵاینەکە لە کانزایەکی نهێنی دەرەوەی زەوی دروست کراوە. لە کاتێکدا هەندێکی تر پێشبینیان دەکرد کەسێک دروستی کردووە کە تەکنەلۆژیای داهاتووی تیادا بەکارهێناوە و لە تەمومژەکانی کاتشدا ون بووە. هەڕەمێک لە قوڵاییەکانی زەریای هێمن توێژەرێک لە ئەرجەنتین لە ڕێگەی خزمەتگوزاری گوگل ئێرثەوە هەڕەمێکی ورد و دڕشتی دۆزیوەتەوە کە پێناسێ هەڕەمێک بێت لەلایەن مرۆڤەکانەوە دروست کرابێ چونکە لە بنی زەریاکەدایە. توێژەرەکە ناوی مارسێلۆ ئاگازوستایە و ماوەیەک لەمەوبەر پێکهاتەیەکی زەبەلاحی دۆزیەوە کە لایەکی بنکەکانی نزیکەی 8.5 میل دەبێ. دەوترێ ئەم پێکهاتەیە لەوانەیە بنکەیەکی گەورە بێ بۆ بوونەوەرە ئاسمانیەکان کە جارجارە سەردانی زەوی دەکەن. ئاگازوستا دەڵێ کە لە ناوەڕاستی تاریکیدا لە زەریای هێمن لە تەنیژ مەکسیک تیشکێکی ڕووناکی دۆزیوەتەوە. ئەمەش بووە هۆی دۆزینەوەی ئەم سەرسوڕهێنەرە گەورەیە و بە گوێرەی ڕۆژنامەی دەیلی مەیلی بەڕیتانی ئەم دۆزینەوەیە لەلایەن بڵۆگێکی تایبەت بە شتە ناسراوەکانەوە بڵاو کراوەتەوە و تێیدا هاتووە کە هەڕەمەکە دەکەوێتە تەنیژ هەڕەمە کۆنەکانی مایا و ئەزدەکێکی کۆن لە مەکسیک. بەڵام جیاوازێکە ئەوەیە کە ئەم هەڕەمانە دروستکراوی مرۆڤن لە کاتێکدا ئەو پێکهاتەیە ژێر ئاوە و ئەگەری زۆرە لەلایەن بوونەوەرە ئاسمانیەکانەوە دروست کرابێ. کۆنکرێتە ڕۆمانیەکان. ڕۆمانیەکان نزیکەی 2000 ساڵ لەمەوبەر دەستیان بە بەکارهێنانی کۆنکرێت کردووە و لە بەناوبانگترین بیناکانی ڕۆمانی مادەی پانتیۆن و کۆلیسیۆن بەکار هاتووە
کە جیاوازە لە کۆنکرێت و لە ڕۆژگاری ئەمڕۆماندا ئەندازیاران لێکۆڵینەوەیان لە تایبەتمەندیەکانی ئەم مادەیە کردووە. هەروەها ئەندازیاری میکانیکی ڕێناتۆ پێرشیتۆ دەڵێت کۆنکرێتی ڕۆمانی دەهێندە لاوااسترە لە کۆنکرێتی مۆدێرن، بەڵام ئەوەی لەم کۆنکرێتیەدا جیاوازە زیادبوونی بەرگریەکەیەتی لەگەڵ تێپەڕبوونی کاتدا. کۆنکرێتی ڕۆمانی لە جێڵی سوتا و خۆڵەمێشی گڕکان پێک دێ کە پێگاتە سەرەکیە تایبەتمەندەکان بە کۆنکرێت دەبەخشێ جگەل لە ئاو کە لە دروستکردنی کۆنکرێت بەکاردەهێنرێت. هەروەها کۆنکرێت وەک بەسترێک بۆ بڕینی خشت یان بەردی گڕکان و بۆ دروستکردنی بناغە و دیواریش بەکاردەهێنرێت. کاتژمێری خۆر میسری کۆن یەکێک بوو لە یەکەمین شارستانێتەکان کە ڕۆژیان دابش کردووە بۆ زانینی کات، ئامەش بە پێگەی خۆر لە ڕۆژدا، هەروەها دەرکەوتن یاخود نەمانی ئەستێرەکان لە شەودا. شایانی باسا میسرێ کۆنەکان سەرەتا پشتیان بە پیاوانەکردنی کات بەستەبوو لەسەر کاتژمێری سێبەر کە پشتی بە خۆر دەبەست و ئەو کاتژمێرە دارێکی ڕاز بوو کە لە سەرسەریان دادەنا و بە درێژی سێبەرەکەی و ئاراستەکەی دەیانتوانی کاتەکە دیاری بکەن. دواتر کاتژمێری سێبەر لەگەڵ داهێنانی کاتژمێری خۆر پەرەیسن کە هێرۆدۆت بە هەڵە گەڕاندیەوە بۆ بابلیەکان. لە کۆندا چەندین زۆری کاتژمێری خۆر بەکاردەهێنرا، بەڵام یەکەم کاتژمێری خۆر بە ڕەسەڵک میسریە و لە ڕێگەی بنکەیەکی تەختەوە ڕۆژەکە بەسەر 12 بەشدا دابەش دەکا. هەروها کات بە کوونێک دەخەمڵێنێت کە لە پارسێکی بچووکی دار یان کانزەی ڕاستدا ڕاگیراوە. میسرێ کۆنەکان توانیان کاتەکە دیاری بکەن لە کاتێکدا سێبەری پارسە بچووکەکان لە نێوان ئەو بەشانەدا دەزوڵایەوە، بەڵام ئەم شێوازە تەنها لە بوونی تیشکی خۆردا کار دەکا وە لە کاتی نەبوونی تیشکی خۆر پشتی پێ نەدەبەسترا. سیستەمی ستارتکەرەوە خانووی بەفر بریتیە لە ژوورەکانی ژێرزەوی کە مرۆڤ دروستی کردووە لە نزیک سەرچاوە سروشتیەکانی سەهۆڵ وەکو حەوزی ئاوی شیرن. ئەم خانوانە لە پلەی دابڕان لە یەکتر جیاوازن و لە وەرزی زستاندا بەفرەکە لە سەرچاوەکانیەوە دەگوازرێتەوە بۆ خانووە بەفریەکان. هەروەها بە بەکارهێنانی هەندێک کەرەستەی خاوی وەکو پەڕۆ جیا دەکرێتەوە و بەفرەکەش بۆ ماوەیەکی باش لە شێوەی ڕقی خۆیدا دەمێنێتەوە کە ڕەنگە بگاتە زستانی داهاتوو. وەک ئاماژەمان پێدا لە پێشەکی ئەم بابەتەدا، ئەم سەهۆڵا بە شێوەیەکی سەرەکی بۆ پاراستنی خۆراک و سەوزەی وەرزی و ساردکردنەوەی شلەمەنیەکانی وەک ئاو بەکاردێ. هەروەها لە هاویندا بنکەی خانووە بەفرەکان مەخرەجیە و کەناڵێکی ئاوەڕۆی تێدایە، ئەویش بۆ ئەوەی ئاوی تواوەی بەفرەکە مەترسی دروست نەکا. شایانی باسە یەکەم تۆماری مێژووی خانووە بەفرینەکان لە فارسەوە بووە، ئەویش بە پێی دەستنووسێک کە مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1700 پێش زین کە بە فارسی پێی دەوترێت یەغژاڵ. هەروەها بازرگانی سەهۆڵش لە شارستانێتی فارسدا باو بووە و سەهۆڵەکەی خوارەوە بە نرخێکی گرانتر لە سەهۆڵەکەی سەرەوە دەفرۆشرا. تەنانەت فارسە کۆنەکانش بە ئامادەکردنی شیرینی بەست و هاوشێوەی ئایسکرێمی عەرەبی کۆن ناسرا بوون کە بە زیادکردنی ئاوی هەنار بۆ ناو سەهۆڵیان ئاوی بەست و لەگەڵ زیادکردنی تامی زەعفران یان تامی میوەکان ئامادە دەکرا. بەم جۆرەش گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. هیوادارین ڤیدیۆکەمان و بابەتەکەمان جێگەی ڕەزامەندی ئێوەی ئەزیز بوو بێ. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە، دەتوانن هەموو بیرۆکە و پێشنیارەکانتانمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.